لەگەڵ هاتنی شەپۆلی بەفر و بارانی هەفتەی ڕابردوو سەرچاوی ئاوی بێخاڵ ڕووی لە زیادبوونەوە کردووە. ئەم سەرچاو ئاوەی کە لە ماوەی ڕابردوودا بووە جێی باس و خواسی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان و هاوڵاتیانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران کە مەترسی ئەوەی لێکرا ئاوەکە وشک بێت و بە شێوەیەکی بەرچاو ئاستی ئاوەکە کەمی کردبوو، بەڵام لەگەڵ بارانبارینی هەفتەی ڕابردوو ئاستی ئاوەکە ئێستا زیادی کردووە و من بۆ زانیاری زیاتر لەسەر زیادبوونی ئاوەکە کاک سید عەبدوڕەحمان وەرەگرم. کاک سید سڵاو لێبێ، زۆر سپاس. لە ماوەی ڕابردوو لە هەفتەی ڕابردوو باس خواسی زۆر هەبوو کە سەرچاوی ئاوی بێخاڵ وشکە بێ، ئێستا ئەبینین ئاوەکە زیاد بۆتەوە. ئەمە چۆن زیادی کردووە، چۆن زیادەکەم ئەمە کەس نتوانی بڕیار لەسەرەوەی بدات، ئەمەش ناتوانین بێن ئاو وشک ئەبیتن. ئاوی بێخاڵەمە قەت لە ژیانی خۆ نەندیتیە، لە باو باپیرانیش نەندیتە ئاوی بێخاڵەکە توش بیتن وشیش نابی ئینشاءڵڵا. بەڵام ئەمە کە بەعەز دەکەین یان دەرێن وشک دەبی یان کەم بوو، ئەمە دەرێن کەم بوویتەوە نارێن وشک دەبیتن. دوێنێ ئێستا دوێنێ حەوڕ فەرقی دەگەر دوێنێ ئێستا بڵێن لەگەڵ هەفتەیەک پێش ئێستا ئاوەکەی چەند زیاد بووە، زیادی کردووە؟ زیادی کردیا تا ئەوڕۆکە ئاوەکە زیادی کردیا. ئینشاءڵڵا زیادی دەکات دەگەر ئەو بەفر و بارانی ئینشاءڵڵا زیاتیش دەبیتن. هێشتاش مایتی وەختی مایە، وەختی مایە هێشتا وەختی مایە، بەهار مایە، بارانی بەهاران مایە، باش هەر ئەو ئاوە دەردەبی. باشە بەپێی ئەوەی ئەزمونێکی تەمەنێکی باش تێ و هەر لێرە بوویت دەگوترێم ئاوە لەگەڵ ڕەشەبا زیاتر زیادەکان نەوەکو بەهۆی باران و بەفرەوە. ئەوە واقعیەتە، سەتی سەتە کە ئەمە بە چاوی خۆن دیتە بە ژیانی خۆ هەمووی کە باەکی بەقەوە دێ زۆر جاران و بە ئەمە وشکە ساڵی نوێ جاران دیتە لەو فترەی 20 ساڵی باەکی بەقەوەتی لەهاتی ئاوەکە دەربووە. ینی لەگەڵ ڕەشەبایە زیاتر زیاتر بەرێ دەردەبی و شێروش دەبیتن، هەموو ساڵێ جارێکی شێرو دەبی، ئەو ساڵێکە شێرو نەبووە. ئینشاءڵڵا لە ماوەی پاش ماوەی دیگە زیادیش دەبیتن ئینشاءڵڵا بەعەو لە قووەتی خۆی. ساڵانی ڕابردووش هەر بەم شێوەیە کەمی کردووە ئاو لێرە؟ نە، ئەو ساڵەکە یعنی ڕاستی بڵێن ئەو ساڵەکە لە هەموو ساڵان زیاتر کەم بوویتەوە، بەڵام سەرێش لە سەر وچاوە تاسیری خۆی هەیە، ئەویان زۆر دەبۆڕیا کردیا بە سۆران دەڕواتن. ئەگەر ئاوەکە کەم بکرێتەوە لێندەرێ لێرە زیاد دەبیتن، بەڵام تاسیریش لە منتیقەی سۆرانەوانە دەکاتن. ئاویش زۆر لێ ڕۆیشتیالەوە، سۆران ڕۆیشتیالەوە، سرێش بە ڕۆیشتیالەوە، ڕواندز و ئەوە خەریکە لە دۆری ئاکوانیش دەبن. ئەوەکە زۆر ئەوەی نەبوو، ینی کەم نەبووە، باشە، بەڵام لە چاو ساڵانی پێشتر کەم.